بەخێر بێن بۆ چێشخانەی ماموش. ئەم چێشخانە ناوازە و کوردەواریە لە دۆدلی ڕۆدا. پێمان خۆش بوو ئەمڕۆ تێستێکی خواردنەکانیان بکەین. جا تێستی خواردنەکانیمان کردووە و لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر وتمان زانی خواردنەکانیان چۆنە ئەنجا کامێرەکە بێنینە ژوورەوە و راپۆرتێکی چەند خولەکیان لەگەڵا بکەین. ئەمڕۆ لە ماموش لەگەڵتانە بین بزانین ئەو گەزە جوانە و ئەو خواردن و چێشتە کوردەواریانە چێ دروستیەکە و مەبەست لەم شوێن و دروستکردنی ئەم شوێنە کوردەواریە چییە؟ ئێوەش لەگەڵمان بن. جا ئەڵێن لە چێشخانەی ماموش کەبابێکی لێیە تامی کەبابی سلێمانی ئەیە نازانم ئێمە تامی کەبابەکەمان کرد بەڕاستی کەبابێکی نایاب بوو. بەڕاستی ئەو کەبابە بوو کە ئێمە بە دوایە گەڕای. جا ئەگەر هاوکارم لەگەڵمان بێ لێرەش کۆمەڵێ تکەی مریشێک تکەی گۆشتی حەیوان با بڵێم پەراسوو لەگەڵ باڵ لەگەڵ جگەر ئەها بەیانیان خەڵکی خۆمان فێرە بچێ بۆ بەر بەلەدەکە بۆ بەر سینەماکان یا بچێتە کەبابخانەیەک دووشی جگەر بخوا یا کاتێک کابرا خوێنە دادوای ئەڵەن دووشی جگەر بخۆ زۆر باشە. جا لێرە جگەرێکی زۆر تایبەت و ناوازەی لێیە. لە پاڵ ئەوەشە ماستاوێکی لێیە ماستاوەکەشی هەر زۆر تایبەتە. با بڵێم ئەڵێن بەڕاستی ماستاو چییە؟ چۆن بڵێ کەسێکە ماستاوی چاگەکە ئێمە لە ڕووەکەی کەوێ نایڵێن بەڵام لە ڕووە ماستاوەکەوێ ئێڵێن کە بەڕاستی ماستاوێکی کوردی زۆر تایبەتە. ئەتوانم بڵێم ئەم ماستاوە تامی ماستاوێکی کوردەواری تایبەت دەدا. جا ئەگەر دیقەتیش بن لێرە دۆلکەمان هەیە ئەیکەن ئەم دۆلکەیەوە و لەگەڵ ئەم پەرداخە مسە جوانە ئافێتیکەن نۆشیکەن. بەڕاستی تاموچێژێکی خۆی هەیە هەستەکەی تۆ ئەم چەند خولەکە کە دەی بۆ ئێرە لە ناو خاک و وڵات و نیشتیمانەکەی خۆتای لە دیکۆر و لە دیزاینێکی کوردەواریە لە تاموچێژێک و ئەو پاودەر و بۆنە کوردەواریانەی کە هەیە لێرە هەمووی تاموچێژی کوردستانە کە خۆیان لە کوردستانەوە ئەیهێنن بۆ ئێرە. من پێم خۆش بوو لەگەڵ خاوەنی ئەم شوێنەیە کەمێک گفتوگۆ بکەم بزانم مەبەستیان لە دروستکردنی ئێرە و ئەم دیکۆرە کوردەواریە چییە. سڵاو لێبێ سڵاو لە خۆت بەڕێزم بەخێر بێن سەر چاو. دەمەوێت بڵێم بیرکردنەوە لە دروستکردنی ئەم شوێنە کوردەواریە چۆن بوو مەبەستە چی بوو؟ وەڵی ئێرە تقریبان بێرمیگام جارێکی کوردی زۆری تایە ئێمەش پێ خۆشحاڵ بین شتێک بکەین دیزاینێکی تازە بکەین کە جیاوازتر لە دیزاینەکانی کە و جێی ئارامی خەڵک بێ و خەڵک پێ خۆشحاڵ بێ و پێشوازی خەڵک چۆنە خەڵکە دێ بۆ ئێرە چیەڵێ فیدباکیان چۆنە چیەڵێ؟ وەڵی فیدباک بەعام شتێکی باشە خەڵک دڵخۆشەکەیێتە ئێرە و هەپین لەگەڵ وەزەکەیە. ئەی تۆ پێم بڵێ ئەو کەبابە زۆر تایبەت و ئێمە ینی خواردمان ئەم کەبابە چێ لێدا شێوازی دروستکردنەکەی چۆنە یا سڕی مهنەکەیمان پێ ناڵێن؟ وڵی سڕی مێنا و وەستاکان خوارد ناتوانین سڕی مێنە بڵێن بەس دوو وەستامان هەیە دوو شەفی تایبەتمان هەیە و کەبابەکەمان کەبابێکی کوردەواریە و بە تایبەتی کەبابەکەشمان کەبابی کە وەکو چۆنەڵی مەڵتیقەی خۆمان سلێمانیانە دروستیەکەن. ئەگەر ناوەکەشی تۆزێ ئەوە بێ من لێ پرسم زانم ماموش واتای چی بۆ ئەم ناوە؟ مەموش بە مانای دایە گەورە ئەمە لە فەرهەنگی ئیتاڵی و تورکیایە ئەگەر سەیری موسەسەلەکانی تورکی بکەی یا ئیتاڵی بکەی ئەڵێن مەموش بە مانای دایە گەورە. بەڵێ خۆشمان ئاڵێن جاری وای ئاڵێن مامی مامە نازام هەنێ فەرهەنگی کە بەکارێندرێ. ئەپرسم ئێوە هەر جیا لەم خواردنانە خواردنی کە چیتان هەیە لە برژاوەکان لەوە جیاوازتر چی کەمان هەیە؟ شاورمەمان هەیە وەکو شاورمەمان هەیە دوای ئەوە خواردنی با بڵین تەبخشمان هەیە وەکو با بڵین کەڵەشێر و قەل و مریشک و ترا بۆ شێوازە کە لە کوردستان هەیە و کە کوردەواری لەگەڵ کەڵچەی خۆمانە ئەی خوارد. من پێم خۆش بووم شوێنە ناو بندرێ بە لەزەتخانە بەڕاستی بە لەزەتخانەیە لەسەر دەورێ دانیشتە بووین ئێمە تەمەنم وێنەکەیمان نەگرتووە لەبەر حاڵەتی ئەمنی ئەوە کەبابیاندا نابووین ئێمەش ئەوە جوان دایسمانە کرد بۆ ئێوە کارێکی واتان نەکردو ئێرە ستافەکانیش ڕەنگی کوردیان ینی پێوە بێ بۆ نمونە جامانەیە کڵاوێکی کوردی ملپێچێکی کوردی. وەڵاهی بڵێم چی لە تقریبان لە پلانمان نبوو بەس هیچ فەرق ناکات چونکە ئێمە پێشوازیکردنمان بۆ ئەو خەڵکە بەڕێزە بە کوردیە و دوایەوە
خواردنەکەشمان بە حکمەوەی کە خەڵکێکی جیاواز ڕووماتەیەکا وەکو ئەنتەرناشناڵێک ئێمە بابێ بە هەموو زمانێک قسەکەین بۆیە جلەکانمان مەحاولەمان کە نزیک بێ لە ئەوانیشەوە. وەک میوانێک چیت هەیە بۆم چێشخانەیە؟ وەڵاهی ئەم چێشتخانەیە دەستیان خۆش بێ وەکو ستافەکان زۆر محتەرەمن و زۆر ڕێز لە مشتریەگرن و هەرەگە سەلامیشکی لەوێ تێپەڕی هەر ڕێزی تایبەتی لێگرن و بۆ خواردنەکەش دەستیان خۆش بێ. من تەقریب زۆر جار لەگەڵ ماڵ و ناڵایەم بۆ ئێرە ئەوەتی کراوەتە وازانم زۆر جارەوەتی هاتوون بۆ ئێرە نەچوون بۆ شوێنیکە. قوربان سڵاو لێبێ. باشی براکەم چۆن بۆ ئەم توێشخانەیە و هەڵبژارم شوێنەوە بە حەقەدە من لێرەکانە ناژێم بەس بام لێرەکان دەژێ بەس هەموو جارەشی کە دەی ناو ڕێستۆرانتەی لەگەڵ بام دەین شوێنێکی زۆر خۆشە خواردنەکان زۆر کوردیە هەموو جارە دەین لە لەندەن ڕادێن ئێرە لەگەڵ بام مۆشتەر برام لەگەڵ باکەش مەردەین ئێر ناین دەخۆین بەڕاستی دەستیان خۆش بێ خواردنەکان زۆر ترادیشناڵی کوردیشە ئەو شوێنی دانیشتنەکەشیان زۆر ڕاخە هەموو کاتێکی دێن ئێرە بۆ ناخواردن زۆر سپاس. پێمان خۆش و بینە ئەو شوێنەی کە ئەم خواردنە بەلەزەت و بە تامانەی لێ دروستەکرێ بزانین ئەو شێفە بەڕێزە چی بۆ دروست کردوین چی کەیان هەیە ئێوەش لەگەڵمان بن. وستا سڵاو لێبێ. خێراتتانەکەم بە خێمە سەر چاو بەڵێ جان مامۆستا ئەمە برنجی مەحموودە ئەمڕۆ برنجی مەحموودمان بەکارێناوە شلی فاسولیا بامێ پاقلە سوپ گۆشتی حەیوان گۆشتی مریشک هەموو خواردنەکانمان لا هەیە بە تایبەتی زیاتر خواردنەکانی ئێمە بۆ فامیلیە شەمە یەکشەمان هەموو خواردنێکی کوردی لێە سەر و پێ و بە یاپراغ و یاپراخ و جیپە و شێغمەحشی کفتەوە هەموو ڕۆژێک هەیە بە بەردەوامی. ئەی تۆ پێم بڵێم قۆزیە زۆر تایبەت لێنراوە هەستەکەم تۆزێک کوردەواریانە لێنراوە یعنی من بۆ خۆم دەمێکە لەم بوارەیە ئیشەکەم هەموو خواردنەکانمان بێت تا بوو چێژی سلێمانی بە لەبەرەوەی من لە هەرە مەطعمە باشەکانی کوردستان ئیشم کردووە ئەوانەیش کە ئەم ناسن ئەزانن لە کوێ ئیشم کردووە خۆ پێم خۆش نێ ناوی خۆم بێنم بەڵام لە بێرمینگام سوپاس بەخوا 4 ساڵە لێرەم و کارەکەم لە ڕێستۆرانەکانی ئێرە. ئەی پێش ئەوە کە خەڵک دێدا ئەنیشێ سوپێکی بۆ بەر من تامی و سوپەم کرد زۆر تایبەت بۆ چی بوو؟ ئەم سوبە من جیاوازێکم لە هەموو شێفە بەڕێزەکانی کە حەزەکەم هەمووشانەوە بزانن من ساوەر بەکارێنم لەگەڵ میسکەکەیە ساوەر بەکارێنم لە کوردەواری خۆشمانە ساوەر و بیبەری ڕەش یەکێ بۆ لە هەرس و بەخۆشەکان بە تایبەتی مەنتیقەی گەرمیانەوە زۆر بەکارێنێنەوە منەوە بەکارێنم تەنها جیاوازی منەوەی لەگە سوبەکانی کەیە. خواردنی کە تازە بۆ نمونە کە خەڵک دێ داوای خواردنی تازەکە کەس هاتووە داوای خواردنی تازە بکە لێەوە ئەو مشتریانی کە هێنە ئێرانە بە قەومەکانی کەیشەوە بە ئەلبانیەوە بە ڕۆمانیەوە بە پۆڵندیەوە زۆر حەزیان بە خواردنی کوردەواریە بە تایبەتی ئێستا ئەمڕۆ برنجی خڕمان نەمابوو برنجی شێخ جەلال بەکارێنم برنجیشی زۆر باشەوە زەمێتە ڕیکلامی جوانیەوە بڵێم بەڵام برنجی کوردی سلێمانیە زۆر حەزیان لێ قەومەکانی کوردی سا ڕاهاتوو لەگەڵ برنجە کوردیە. جا خەڵکی خۆمان حەزی لە تەپسیە تەپسیمان هەیە تەپسیمان هەیە بە بەردەوامی هەمانە دوو جەم مامۆساوەر خەوتووە لێ گەڕێ بە هەرە با خەبەری نەبێتەوە. دەستان خۆش بێ دەستخۆشی تەواوم بووم شوێنە بەڕێزە کە بەڕاستی خواردنەکانیان هەم لە ڕووی پاک و خاوێنیەوە هەم لە ڕووی بەلەزەتی و بەتامیەوە ئێوە ژوەرن لە ئەم چێشخانە بەڕێزە لە ئەم شوێنە خۆش و ناوازەیە بۆ ئەوەی ئێمە بچینە شوێنێکی کوردەواری و خواردنەکانمان دایسکەین ها کوروتەنی ئەڵێ لەسەر دەوریەک دانیشم و ئەوە دایس یەکەم ئێوە ژوەرن تاقیکەنەوە.